سڵاو هاوڕێیان بەخێربێنەوە بە ڤیدیۆیەکی تازە. من دابان ئەمینم لە چەناڵی دابانی یونیڤەرسم لەگەڵتانم. لەمەوە دووە تۆزێک ڤیدیۆ بە شێوازی جیاواتر دروست دەکەین بۆ شێوازی کە بەس دەنگم هەبێ بە شێوازی ڤۆیس ئۆفەری پێ دەڵێن. ڤیدیۆیەکی ئەم شەومان باسی ئەوەی دەکەین کە بۆ یەکەمین جار کۆمپانیای نێتفلیکس، پلاتفۆرمی نێتفلیکس نزیکەی 200,000 بەکارهێنەری لەدەستداوە لەو کوارترەی یەکەمی ساڵی 2022. ئەم شتەش کە ئێستا ڕوویداوە بۆ یەکەمین جارە لە 10 ساڵی ڕابردوو ڕوویداوە. طبعاً ئەگەر سەیری کۆمپانیای نێتفلیکس بکەین و گەشەی کۆمپانیای نێتفلیکس لەو چەند ساڵی پێشوو، کۆمپانیای نێتفلیکس گەشەیەکی زۆر بەقوت و بەهێز و جیاوازی بەخۆی بینیوە لەبەر هەندێک هۆکار. طبعاً پێشوی باسی ئەو هۆکارانە بکەم، حەزم لێە لایکی ڤیدیۆیەکە بکەن و سەبسکرایبی چەناڵەکەشم بکەن. ئەگەر ڤیدیۆیەکە زانیتان سوودی هەیە دەتوانن شەریکەن بۆ هاوڕێکان بۆی زیاترین کە سوودی لێ ببینی. بەس پێشەوەی دەست پێ بکەین کە کۆمپانیای نێتفلیکس چۆن ئەو گەشەی بەخۆی بینیوە بیدایەت وەک سەرەتا حەزم لێیە تۆزێک بە کورتی باسی مێژووی کۆمپانیای نێتفلیکسان بۆ بکەم. کۆمپانیای نێتفلیکس لە ساڵی 1997 دامەزراوە لەلایەن ڕێت هۆستینگ. طبعاً ئەو کۆمپانیای کە یەکەمین جار دامەزرا بە شێوازێک و بیزنس مۆدێلێکی جیاواز دامەزرا. ئەو کات شێوازی سیرکردنی فیلم تۆزێک جیاواز بوو لە چاو ئێستادا بە بەراورد. ئەو کات شریتی VHS بوو لەگەڵ CD DVD و CD ئەتیاری کە پێیان دەوت ڤیدیۆ CD. طبعاً ئەو کات کە کۆمپانیای نێتفلیکس دامەزرادا ئەو بیزنس مۆدەلی کە پێشکەشی بە بەکارهێنەرەکانی کردوای لێکرد کە زۆر بە شێوازێکی خێرا ناوبانگ پێ بکات و گەشە بسەنی ئەوە بوو کە کۆمپانیای نێتفلیکس وەکو گەورەترین ڕکابەری ئەو کاتی کە کۆمپانیای بلۆکبەستەر بوو جیاواز بوو. کۆمپانیای بلۆکبەستەر دەبا خۆت بە قاچی خۆت بە خودی خۆت چوبایە دوکانەکە، فیلمێکت بەکرێ هێنا بە فیلمەکە بە شریتی VHS، ئەو کات فیلمەکەت سیر کرد بە دووبارە بتگەڕان باوە بۆ ئەگەر هەر لە کاتێک لە کاتەکان ئەگەر تاخیر بای لە گەڕانەوەی فیلمەکە ئەو کات غەرامەیەکی لەسەر بوو دەبا بدابە. کۆمپانیای نێتفلیکس یەکەمین شت ئەو شێوازەی گۆڕی VHSەکەی کردە DVD لە بەرەوەی DVD کوالتی باشتر بوو بووە بەرەو دیجیتال بوون ڕۆیشتین نیایەتی ساڵی 90ەکان و ئەم شتانە. ئەو کات کە ئەوە یەکەمین بیزنس مۆدێلی بوو. بیزنس مۆدێلی دووەمی ئەوە بوو پێویستی نەدەکرد کە بچی لە دوکانەکە بهێنی. ئەو کات نێتفلیکس وێبسایتێکی دابەزران لە وێبسایتەکە فلیم کرد ویست بە دەتوانی بیکڕی یان ئیشتراکی مانگانەی هەبوو بۆ تەبوو ئەنلیمیتد فلیمی بەکرێ بینی. خۆیان بە پۆست بۆیان دەنادێ ماڵەوە هەر بە پۆستی دەرناتەوە. ئەوەی لێرەکردی کە زیاتر ئاسانتر فلیم بێنی و فلیم ببیتەوە. کۆمپانیای نێتفلیکس لەسەر ئەو بیزنس مۆدێڵە ئیشی کرد بۆیە گەشە سەرنەکی زۆر خێرای بەخۆی بینی و وەی لێکرد ببێتە ئەو کۆمپانیایە زەبەلاحی ئۆنلاین ستریمینگ کە ئێستا هەیە. طبعاً ئێستا وەکو جاران نەماوە نێتفلیکس بڵێن نەڵێن لەبەرەوەی کۆمپانیای نێتفلیکس ئەتا چەند 2 ساڵی پێشوش تاکە کۆمپانیا بوو کە لەو مەجالە بە تەواوەتی کۆنتترۆلی بەسەر هەموو ئیندەستریەکە کردبوو بەسەر پیسە سازیەکە کەس نەبوو بتوان ڕکابەری سەرسەختی بێتن. ئەو ڕکابەرە سەرسەختانەی بە بەراورد بە کۆمپانیای نێتفلیکس تقریبا دەتوانین بڵین هەر هیچ نەبوون. دوای ئەوە کە کۆمپانیای دیزنی و کۆمپانیای کە خاوەنی پلاتفۆرمی دیزنی پلەس و هەروە کۆمپانیای وێرنەر میدیا کە خاوەنی پلاتفۆرمی HBO ماکسە لە یاریکە تێگەیشتن و لەو پارە تێگەیشتن کە ئەو پارە زۆرە لەو مەجالە بۆیە بڕیاریاندا ئەوانیش پارچێک لەو کێکە ببن. ئیتر هەر یەکەیان هەڵسان بە دامەزرانی پلاتفۆرمی خۆیان. ئی کۆمپانیای دیزنی بە ناوی دیزنی پلەس و ئی کۆمپانیای وەرنەر میدیا بە ناوی HBO ماکس. طبعاً ئەگەر مقارنە بکەین ئێستا من حەزم لێ زۆرترین داتاتان پێ بڵێم. کۆمپانیای نێتفلیکس کە لە ساڵی 1997 لەدایک بووە ئەتا ئێستا نزیکەی لە بۆ 25 ساڵ دەڕوە نزیکەی 222 میلیۆن سەبسکرایبەری هەیە، ینی بەکارهێنەری هەیە. کۆمپانیایەکی وەچی دیزنی پلەس کە تەمەنی هەمووی 2 ساڵە نزیکەی 130 میلیۆن سەبسکرایبەری هەیە بە تقریباً 2 ساڵیش و لە نیوێ وڵاتەکانی ئەوەش ئیش ناکاتن ئەوانەی کە نێتفلیکس ئیشی لێ دەکات. طبعاً ئەوانە ئێستا خەریکی ئەوەنە زیاتر لانچی بکەن زیاتر بچنە وڵاتی تازە. یەک لەو هەواڵانە ئەوەیە کە کۆمپانیای دیزنی پلەس 8/6 ئەم ساڵ دوای مانگە و چەند ڕۆژی تر دێتە عێراق بە شێوازێکی فەرمی و هەروەها بە ئەو نرخەی کە بۆ وڵاتی ئێمە
يعني نرخێکی گونجاوە طبعا کۆمپانیای دیزنی پلس بە نرخی 4999 دینار یعنی تقریبا 5,000 خۆمان دێتە عراق بۆ 5 پرۆفایل و ئەگەر ئیشتراک ئەگەر بەشداری بۆ ساڵێک بکەیت 2 مانگی شت بە فری دەداتێ یعنی 50,000 دەدەی بۆ 1 ساڵ بۆ 5 پرۆفایل طبعا ئەگەر ئێستا ئۆفەرێکی داناوە ئێستا ئەگەر وێبسایت دیزنی پلس بکەیتەوە ئۆفەرەکە ئەوەی پارەی 8 مانگ دەدەی ئیشتراکی ساڵێکت دەداتێ وەک بیدایەت بۆ ئەوانەی کە زوو لە سەرەتا بەشداری لە پلتفۆرمی دیزنی پلس دەکەن هەروە HBO Max ئێستا بەردەستە لە ئەمریکا و کەنەدا و زۆربەی وڵاتەکانی ئەمریکای لاتین بەس بەردەست نییە لە ڕۆژهڵاتی ناوەڕاست و ئاسیا تۆزێک لە وڵاتی ئەوروپاش بەردەستە بەرەبەرە ئەمساڵ بەردەست دەبێت تۆزێک کۆمپانیای HBO Max خاوترە بە بەراورد بە کۆمپانیای دیزنی پلس لە بەرەوەی دیزنی پلس تقریبا نزیکەی زۆربەی وڵاتەکانی ئەوروپا بەردەستە و میدڵ ئیستیش ڕۆژهڵاتی ناوەڕاست بۆ جوانە بەردەست دەبێت و هەروە کۆمپانیای HBO Max نزیکەی 77 ملیۆن سەبسکرایبەری هەیەویشت کە تەمەنی 2 ساڵە یعنی ئەگەر سەیرێکی ئەو داتایانە و ژمارەیانە بکەین بۆ کاتە کەمەی کە بە شێوازێکی زۆر سەرسوورهێنەر زیاد دەکات ئەو کات دەزانی کۆمپانیای نێتفلیکس بۆ بە هەموو شێوەیەک لە شێوەکان داهاتووی لە مەترسیدایە لەبەر ئەوەی یعنی ئەو ڕێکابەرانەی بە هیچ شێوەیەک لە شێوەکان ڕەحمی پێ ناکەن هەروەها ئەگەر تەماشەی ریپۆرتی ئابووری کوارتەری یەکەمی 2022 کۆمپانیای نێتفلیکس بکەین بۆ یەکەمین جار نێتفلیکس 200,000 سەبسکرایبەری لەدەست داوە طبعا ئەو سەبسکرایبەرە لە هەموو ریجنەکانە لە هەموو شوێنەکانە جگە لە ئاسیا پاسیفیک ئەو ئاسیا پاسیفیک کوێیە مەسەلەن ئیندونوسیا و ئەو وڵاتانی لە بینی خوارسینەوە ئەتا لای قاڕەی کیشوەری ئوسترالیا لەو وڵاتانە زۆر بەس لەوێن دەر لە دەستی نەداوە سەبسکرایبەر لە هەموو شوێنەکانی تر سەبسکرایبی لەدەست داوە یعنی ئەگەر سەیرێکی ئەو داتانش بکەین کە کۆمپانیای نێتفلیکس لە دەستی داوە بۆ نمونە 640,000 سەبسکرایبەری لەدەست داوە لە ئەمریکا و لە کەنەدا و هەروەها و نزیکەی 350,000 سەبسکرایبەر لەدەست داوە لە ئەمریکای لاتین هەروە 300,000ی لەدەست داوە لە ئەوروپا و لە ڕۆژهڵاتی ناوەڕاست و لە کیشوەری ئەفریقا ئەو داتایانە بە هەموو شێوەیەک لە شێوەکان زۆر مەترسیدارە بۆ کۆمپانیای نێتفلیکس هەروەها ئەو لە دەستدانی بەکارهێنەرە زۆربەی مدیری بەشەکانی کۆمپانیای نێتفلیکس بەردەوام و لێی وتیان بەردەوام دەبێت بۆ کوارتەری دومیش لەوانەیە بۆ 2 ملیۆن سەبسکرایبەر بڕوا لە دەستی دەدەن لەبەر ئەوەی ئەو کۆمپانیانەی کە منافسیانن بە هیچ شێوەیەک لە شێوەکان ڕەحمیان پێ ناکەن لەبەر ئەوەی ئەوانیش قەراریاندا و بڕیاریاندا و پارسیەکی گەورە لەو کێکە بن و زایدنیش سەبەبێک لە سەبەبەکانی تر کە کۆمپانیای نێتفلیکس کە زۆربەی بەکارهێنەی لەدەستداوە ئەویش ئەو سیاسەتی کە بەکاری دێنی لە بەرەمێناری فیلم و TV شۆ بە هەموو شێوەیەک لە شێوەکان هەوڵ دەدا مۆزۆی LGBTQ لە زۆربەی وڵاتان بەرە و نۆرماڵایزیشن بڕوایان نیشتەکە لات نۆرمال بی دوای ئەوە کە نۆرمال بوو تۆزێک هاوسۆزیان بۆ دەربڕی دوای ئەوە ببێتە شتەکە زۆر لادیاتیادی و شتەکە بکرێتە شتێکی نۆرمال لە وڵاتەکە طبعا من کێشەم نییە لەسەر مۆزوع من نامێ بڕیار بدەم بەس من حەزم لێ نییە شتێک لە من بکرێ بە زۆر وا لە خەڵکی بکەم بە زۆر شتێک لات نۆرمال بی من حەزم لێ خۆم ئۆپشنم هەبێ بڕیارم هەبێ قەرارم هەبێ چیم شتێکم بەدڵ سی شتێکم بەدڵنی ئەو یەکێک لە شتەکان کە کۆمپانیای نێتفلیکس وێ کردووە بەکارهێنێ لەدەست بدە هۆکاری دوم ئەوەیە کە زۆربەی ئەو کۆنتێنتە شازانی کە نێتفلیکس لی یونیک بوو کە ئێمە مەسەلەن بۆ نمونە TV شۆ فرێندز یان بۆ نمونە برێکینگ باد یان ئەو شتانێک کە ئێمە زۆر حەزمانەی ڕۆژانە سەیری دەکەین ئەوانە تقریبان زۆربیان نێتفلیکس نەماوە لەبەرەوەی خاوەنی زۆربەی ئەو کۆنتێنتانە یان وەرنەر میدیا یان دیزنی ئەوانە وەریان گرتوۆ لە پلاتفۆرمەکانی خۆیان بۆ نمونە پەخشیان کردووە ئێستا بۆ نمونە کۆمپانیای دیزنی پلس خاوەنی دیزنی پلس خاوەنی دیزنیە خاوەنی پیکسارە خاوەنی مارڤڵە خاوەنی فۆکسە ئیتر
لایبرەرێک و کتێبخانەیەکی گەورەی هەیە لە فیلم و لە تیڤی شۆ ئیتر هەر شتێکی خۆی لەسەر پلاتفۆرمی خۆی ئارزی بکە وەک وابێتەوە سوپەرمارکێتێک کتێبێ و لەگەڵ تۆ وەکالەتی شامپۆی کتێبێ شامپۆیەکی خۆت لە سوپەرمارکێتەکە لە نزیکترین و باشترین شوێندا دەنێ هەروە باشترین نمونە لەسەر ئەو بابەتە کۆمپانیای نێتفلیکس چەند ساڵ پێش ئێستا 4-5 ساڵ پێش ئێستا خەریکی بەرهەمهێنانی ئەو تیڤی شۆیانەی مارڤڵ بوو وەکو مارڤڵ ستێریڤڵ لوک کیج ئایرۆن فیست دیفندرز جێسیکا جۆنس ئەو کە ئەوانە هەمویان بەرهەمهێنەری کۆمپانیای نێتفلیکس بوون ئێستا هیچی لە کۆمپانیای نێتفلیکس بەررەست نینە هەر هەمویان بڕۆ لە دیزنی پڵەس هەیە لەوێن دەرهەیە ڕاستە بەرهەمهێنەریەوە بۆ بەس ئی مارڤڵە دیزنی هەموو ئەوەکانی لێ وەرگرتەوە ئەو هۆکاری دووەم هۆکاری سێمیش ئەوەیە کە کۆمپانیای نێتفلیکس بەبێ هەست بە خۆی بکاتن شتێکی زاراوێکی لە بیزنس پێ دڵ ئیندایرکت ئەدڤەرتایزینگ بۆ بەبێ هەست بە خۆی بکاتن ڕێکلام بۆ شتەکانی تری کۆمپانیەکانی تر دەکات بۆ نمونە ئێستا ئەگەر سەیری نێتفلیکسی عێراق بکەی دوو شتت پێ دەڵێم لە نێتفلیکسی ئەمریکانی ئەگەر VPN دای بگرسێنی یەکەمی شت ئەوەیە مستەر ڕۆبۆت ئەو تیڤی شۆی کۆمپانیای شۆتایم وزایدن فیلمی سپایدەرمانەکان ئەوانەی تۆم هۆڵەن ئەوانە لە نێتفلیکسی ئەمریکانی بەس لە عێراق بەردەستە ئەگەر سیر بکەی ئەو کۆمپانیانە زۆر بە شەیتانانە تەعامل لەگەڵ نێتفلیکس دەکەن بۆ نمونە شۆتایم بەس لە ئەمریکایش دەکە لەی وڵاتێکی تر ئیش ناکە ئەو حەزی لێیە تیڤی شوەکانی بڵاو بێتەوە یان ناوبانگی پێ بکە بۆیە داوێتە نێتفلیکس لەو وڵاتانە عرض بکاتن کە لای مهم نییە لە هەمان کاتە دەبێتە ڕێکلامێکی ناڕاستەخۆ بۆ کۆمپانیای ئەو کۆمپانیە هەروها فیلمەکانی سپایدەرمان کۆمپانیای سۆنی مارڤڵ کە ئەو فیلمانە لە مارڤڵ لە دیزنی پڵس نییە بۆ نمونە لە نێتفلیکسی ئەمریکانیە بەس لە نێتفلیکسی عێراقی ئەتووا لێ دەکە ئۆتۆماتیکیان خۆشەویستێکیان هاوسۆزیەکت هەبێ بۆ تۆم هۆڵەند و بۆ سپایدەرمان ئەو کات وای لێ دێ تەجیع بێ بچی بۆ نمونە ئیشتراک بکەی لەو پلاتفۆرمەی کە ئەو شتانە خاوەنی ئەو بەرهەمانن بۆیە حەزم نەکرد ڤیدیۆکە درێژبێ هەرویستم بە کورتی ئەو شتانە هەیە بۆتان باس بکەم لەسەر ئەوەی وزایدن بیرم نەچێ کۆتا شتیش کۆمپانیای نێت ئەخیر هۆکار بیرم چ پێتام لەم هۆکارێکی تری کۆمپانیای نێتفلیکس بەکاری دێنی ئەویش ئەوەی ئیش لەسەر نۆستالجیا دەکایانی نۆستالجە چی ئەو شتانی کە تۆ بە مناڵی حەز لێ بۆیان یارگارێکی زۆر خۆش تێ لەگەڵی بۆ نمونە ئێستا خەریکی بەرهەمهێنانی فیلمی ریزنیڤڵ ئەو ریزنیڤڵ هەم بە فیلم هەم بە یاری ئێمە وەک بڵێ فیلینگێکمان هەیە یان هەست و سۆزێکمان هەیە بۆی ئیتروات لێ دەکا ئیش لەسەرەوەی بکە ئەگەر شتەکە خراپیش بێت و بتی ئیشتراک بکەی لەسەر لەگەڵ کۆمپانیای نێتفلیکس بۆی بتوانانی سەری ئەو شتە بکەی هەروە فیلمی سنۆ پریزەر ئەو فیلمەکە زۆربەی خەڵک حەزی لێ بوو کۆری بوو دوای ئەمریکی ئێستا کرایتە تیڤی شۆ لە نێتفلیکس و شتێکی تریشەیە کە نێتفلیکس والێ کردووە زیاتر بەکارێنە لە ڕز بدان نرخەکەیەتی لەبەرەوەی نرخەکەی کە ئەگەر بتوێت تراکی لە فۆرکەیەکی بکەی و HDەکە نزیکەی $13 و هیچ ئۆپشنێکی تر نییە ئێستا کۆمپانیای نێتفلیکس خەریکی دراسەکردن و تاوتێکردنی ئەو پلانن دای بنێن وەکو بۆ نمونە کۆمپانیای HBO Max هەیەی کە HBO Max بە فول ئیشتراک بکەی بە $15 مانگەچی بەس ئۆپشنی هەرزانتری هەیە ڕکلامی تێدایە وەکو یوتیوب بەتەمان ئەو شتە بکەم بۆی نرخی دابەزێن بۆی خەڵک زیاتر لەگەڵ نێتفلیکس ببینێتەوە یانیش ئەو شێری پرۆفایلی نەهێڵم بۆی خەڵک زیاتر ئیشتراک بکاتن زەرر نەکەن بەرەوەی تەقریر هەیە دەڵێ نزیکەی 2 میلیارد زەرر دەکا ساڵانە کۆمپانیای نێتفلیکس بەس لەبەرەوەی ئێمە پرۆفایلەکان شێر دەکەین لەگەڵ یەکتری ئیتر بۆیە داوای نەکەم ڤیدیۆیەکە درێژ بوو هەر شتێکم باس کردووە لەو ڤیدیۆیە هەمووی بە سۆرسەیە هەوڵ دەدەم لە دیسکریپشنی ڤیدیۆیەکەدا بزێنم دووبارە دەڵێم ئەگەر ڤیدیۆیەکە بەتڵە لایکیکە و شێری چەناڵەکەش لە بیرمەکە شێری ڤیدیۆیەکە و سەبسکرایبی چەناڵەکەمە بکە دووبارە شەوتان خۆش دابانەمینتان لەگەڵ و لە دامبارنس یونیڤەرسم